ئەمڕۆ بڵین یادی 35 ساڵی کۆچی دوایی یەکێک لە زانا و نووسەر و بیرمەند و کەسایەتی هەرە دیارەکانی کورد محەممەد خاڵە دیارە هەندێک کات هەیە زۆر جار ئەبینین کە بەشێک لە ئەم کەسایەتیانە بابەتەکان یاخود بڵین بەدەستنووس بێت یاخود گەڕانێکی چڕوپڕ بێت بۆ بەشێک لە دۆکۆمنتی ئەم کەسایەتیانە هەمیشە کەسانێکی خەمخۆر هەن کە نایانەوێت ئەم بابەتە دانسقانە وەروام دەستنووسە گرنگانە بفەوتێن و لەگەڵەوەشا کار لەسەرواکەن کە چۆن بتوانن هەمیشە لەڕێی کتێبەکانەوە یاخود لە ڕێم ئەرشیفکردنانەوە جارێکی تر ئەم دەستنووس و ئەم بابەتە گرنگ و ئەم ئەرشیفانە بمێننەوە و جارێکی تر بڵین پێشکەش بکرێنەوە بەنێو کتێبخانەی کوردی. ئەمڕۆ زۆر بەڕێز دکتۆر عەدنان هەورامی کە بەڕێزیان نووسەرن پێڕستی دەستنووسەکانی خاڵیان لە دووتۆی کتێبێکە هەم بڵاو کردەوە و هەم پێشکەش بە کتێبخانەی کوردیشان کرد. دکتۆر عەدنان یان سڵاو لێبێم کاتت باش بێ زۆر بەخێر زۆر سپاس بۆ تۆ. اینجا ئەمەوێ بزانم کە ئەم کتێبە بێگومانم کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ کتێبخانەی کوردی و محەممەدی خاڵ هەیەکێک لە زانا و نووسەرە هەرە دیارەکانی کووردە. بەسەرەتا پرسم بۆچی پێڕست و دەستنووسەکانی ئەم کەسایەتیە و دواتریش تەواوی نووسینەکان بە زمانی عەرەبیە؟ وەڵامی ئەو دوو پرسیارم بیتەوە دەستپێک. سەرەتا دەستخۆشێکی گەرمتان لێ یەکەم زۆر بەخێر بێ هەمیشە سەربەرز بن و پرسیارەکەت لە جێی خۆیەتی لەوە گەڕێت داستانی پشتی ئەم کتێبە چیە دامنا بەڵام حەزەکەم تیش بخەمە سەر بابەتێک کە ئەمڕۆ لە ڕۆژگاری ئەمڕۆمانە خەریکە بڵێم وونە زۆر جاری وا هەیە تەنگ و چەڵەمەکانی ڕۆژگار زۆر کەس وا لەکەن شکستی پێهێنن بەڵام بۆ زۆر کەس دەبێتە وێزگەیەک تایە گەورە بێ و دروستە بێ. شێخ محەممەدی خاڵ لە تەمەنی 9 ساڵیەتی باوکی ئەمرێ کە مەفروض وا بوو ئەم پیاوە هەر لە سەرەتای قۆناغی تەمەنیەوە کە تووشی بێباوکی ئەبێ کە ئەگەر ڕەوڕەوەی مێژوو بگەڕێن زۆرێک لەوانەی کە شاکارێکی گەورەیان لە دوای خۆیان جێهێشتووە هەموو ئەوانە بوون کە باوکیان نییە کە ئەمە ڕۆڵی گەورەی دایکەکان پیشانەدا با لەوە پەنجەم خەمە سەر برینەکان حتا لە زمانی عەرەبی ئەگەر باوکە بمرێ پێتەڵێن یەتیم بەڵام دایکێ بمرێ پێتەڵێن لەتیم چونکە ئەو شایانیوەی لە خۆت بی کوردواری چاکی وتووە زۆر جار ئینسان بە باوکەتی و ناکەوێت بە دایکەتیوەکەوێت. ئافرم بۆ ئەو کەسایەتی کە ئەم دایکە مەزنە نەیهێشت ئەم مناڵە بفەوتێ بردێ لای کەسایەتیە کە تەمەنی لە 70 ساڵە کە باپیرێتی. مەرحومی شێخەمینی خاڵ یەکێک بووە لەوانەی کە لە سلێمانیا دوعای گیرا بوو و کەسایەتێکی دیار و زۆر زانا و بیرمەند بووە. ئێمە باوکەکان ئێستا ئەمڕۆ تااقەتی مناڵەکانمان نییە. ئافرم بۆ زاتێکی تەمەن 70 ساڵ کە باپیرەیە نایڵێ ئەم نەوەی بفەوتێ لە خزمەتی خۆیان پەروەردەیەکە تەواوی زانستەکانی فێرەکە هەر لە سەرەتای مناڵیەوە ئەم کەسایەتیە گەورەیەتی دەرەکەوێت. مەرحومی شێخ محەممەدی خاڵ لە تەمەنی مێرد مناڵیایە کە ئەو کاتە کە ئینگلیس زوڵمێکی گەورە لە سلێمانی ئەەکەن دەستنووسەکانی ئەوانەی کە لە قەڵاچوالانەوە لە مزگەوتی گەورەیە کۆکراونەتەوە و شێخ مارفی نۆدێ سەرپەرشتیانەکە لە سابونکەرانەوە کە ئێستا مزگەوتی شێخەمینی خاڵ لە سابونکەران ماوە ئەو کاتە بینایی بەرز نەبووە مزگەوتی گەورە جوان دیار بووە چونکە سابونکەرانم سەیترە بەسەر مزگەوتی گەورەیە بەرزی دووکەڵی سووتانی دەستنووسەکان ناخی ئەهەژێنێ کە ئەمە بابەتێکە بێ فەرامۆژ نەکرێکە دەستنووسەکان زۆریان فەوتان لە مزگەوتی گەورەیە. ئەو وێنانە قۆناغێکیا قۆناغی فەقێتێتی قۆناغی ئیجازەی مەلایەتێتی قۆناغی قەزاوەتەکەیەتی سێمدانیان چوارەمدانیان قۆناغی پێش لە دەستدانی چاویەتی لە کۆتایی تەمەنی ئاتەی مەرحوم شێخ محەممەدی خاڵ چاوەکانیشی لە دەستدا تەنانەت بۆ دەستنووسەکانی سوکنای دڵی بەوە هاودەستی بە دەستنووسەکان هێنایان بردرای دەستنووسەکان دەستیێنە بە مەخطوطەکانە. اینجا قۆناغە گرنگەکە لێرەیە کە بۆ کەسایەتێک و زانا و بیرمەندێکی گەورەی کورد ئەوی شێخ محەممەدی خاڵە چۆن دەستپێک هەنگاوت نابوو ئەوەی کە تەواوی ئەم دەستنووسانە تۆ کۆ بکەیتەوە چکە بێگومانم کە ئەمە قۆناغێکی زۆر قورساوە لەوانەیە زیاتر لە ساڵێک و 2 ساڵیش خایان دەبێت بۆ ئەوەی کە تۆ سەرچاوە بدۆزیتەوە شوێن بدۆزیتەوە کەسایەتی بدۆزیتەوە چکان دێکجار هەیە ئێمە تەواوی ئەو با بڵێم پێڕست و ئەو دەستنووسانەی کە هەن لە لای کەسایەتیەک نامێنەوە بەڵکو هەندێک جار هەیە بڵاو ئەبنەوە و هەندێک جار هەیە بەنامەیە هەندێک جار هەیە وتارێکە ئەمانە چۆن کۆ کردەوە؟
طبعا خوي با من لێرەوە تیشکەمە سەر شتێک کە زۆر بەلامەوە گرنگە ئەم ئازایەتی من نێدانانی ئەمە چکە پێشتر مەرحوم شێخ محەممەدی خاڵ لە 1970 ساڵەکان لە گۆڤاری کۆڕی زانیاری کووردا دەستنووسەکان خەریب و بەرەو نەمانە چوون هاچی کرد ڕۆژانە 10 سەعات خەریکی ئەم دەستنووسانە بوون تەصنیف و پۆلێن یەکردن کێوماڵ یەکردن سەر لە نوێ پێڕستێکی جوانی بۆ داڕشتن لە گۆڤاری کۆڕی زانیاری کووردا بڵاوی کردەوە ئەمەی کەوای لە من کرد ئەم پێڕستە دابنێم طبعا مەرحومی شێخ محەممەدی خاڵ معلومە کە 89 کۆچی دوایی کردووە ئەم پێڕستەش لە ساڵەکانی 75 دانرابێ دوای 75 تا کۆتایی تەمەنی دەستنووسی تر هاتوتە ناو کتێبخانەکەیەوە بە هەدیە و بە دیاری بۆیان هێناوە لەبەر نەخۆشی تەمەنی و لەبەر سەرقاڵبوونی بە قەزاوەتەوە نەیپەرژادە سەر ئەوەی کە جارێکتر پێڕست بۆ ئەم بەشێ تریش دابنێ لە گۆڤاری کۆڕی زانیاری کووردا بڵاوی کاتەوە دوجار ئەم دەستنووسانەی ناو کتێبخانەکەی شێخ محەممەدی خاڵ بەهۆی ئەوەی کە گۆڕانکاری بەسەر ماڵیانە هاتو چۆ و چوونە دەرەوە و دوجار سەرەتا ئەو کاتێک کە من بۆ بیرۆکەی نووسینی بەحسی تەخەڕۆجەکەم لە هاوینە ئەچووم بۆ لای مامۆستا خالید خاڵی کوڕی کە ماڵیان لە سەهۆڵەکە بوو لە ژێرزەمینە کابوون ئەم دەستنووسانە ئێوارانی وایە پسکیتی شەمائیلەکە و لەگەڵ خۆتا بکڕایە ئەچووی بۆ مزگەوتی شێخەمینی خاڵ کە ئێستا لە سابوونکەرانە عەسرانی جومعان مستەفا ساڵح کەریم مامۆستا کەریم زەند حاجی عوسمانی حەمەی نایر هەموو کەسایەتە دیارانی شایستەمانی کە ئێستا هیچیان لە ژیانان نەماون یعنی دائنیشتم لەگەڵیانە ئەو کاتە من گەنج بووم وەکو ئێستا نەبووم باس و خواسی ئەویان بوو کە لە بەردەکی سەرایە گۆمە بوو ئەچوون لەولا مەلەیانە کرد باسی شوێنیانە کرد لە ئێستێمانیا کە ئێستا هەر وجودی نەماوە یعنی ئەو کاتە من هەندێکیم تۆمارە کرد بە بۆنی ئەوەی کە بۆیە بچوومای عەسران دانیشتمایە لەسەر ژیاننامەی شێخ محەممەدی خاڵ چکە ئەم ژوورە ژووری باپیرە گەورەیانە هەر ماوەتەوە ژووری شێخەمینی خاڵ ئەم ژوورە ئێستا ماوە باشە بێژگە لە دەستنووسەکان هەندێکی تر بە بڵێن وەکو گێڕانەوە تۆ تۆمارت کردوون من هەندێکی بە چاوپێکەوتن لە مامۆستا خالید خاڵ کە چوون بۆ کولەی زەرعا و کاتە لەوێ بوو لە کشت و کاڵ و هەندێکی لە سەوڵەکە لە ماڵەوە ئەچ لە ژێرزەمینەکەیە کە پێڕستی دەستنووسەکانی دانابوو ئەمانم لای خۆم بردەوردە کەڵەکە کرد و کۆم کردەوە لەگەڵ ژیاننامەکە کردم بە توێژینەوەی تەخەڕۆجەکەم بەڵام فێهرەسی دەستنووسەکان جارێکتر دایڕێژمەوە بۆ ئەوەی جارێک دایڕێژمەوە ڕاستەکەی خالید خاڵ بە ڕەحمەت بێ ئەو کاتەما بوو حتا وتی یارمەتی مادیش تێم و خودوژەمە خواردنیش تێمە وەرە ئەم پێڕستە دانینەوە ئەو کاتە من خوێندکار بووم لە دهۆک نەمپەرژایە سەر ئەوە لە بیرۆکەکە لێ مەشکمان مایەوە تا ئەو کاتێک کە وتیان لە ڕێی لیژنەیەکی پسپۆڕەوە بودجەیەکی تایبەت خراوەتە بەردەست کە عومەر فەتاح ئەم دەستنووسانە جارێکتر بکڕێنەوە بخرێنە کتێبخانەی ئەوقاف بە چەند قۆناغێک لە ڕێی مامۆستا جەزا و کاک دکتۆر حەمەد لێر و مامۆستا نووری فارس و لیژنەیەکی پسپۆری بۆ پێگەێنرا و ئەم دەستنووسانە کڕایەوە ئەمان جارێکتر جەردی دەستنووسەکانیان کردەوە دوجاریش کاک مامۆستا کۆچەر هەیە کارمەندە لە کتێبخانەی ئەوقاف ئەویش بۆ خۆی جەردێکی تازی تری کردەوە بۆ دەستنووسەکان و دوجار قەدیم ئەو دەستنووسانە کە هاتوونە ناو کتێبخانەی ئەوقاف لە ساڵەکانی 70 تا 79 مامۆستا جەزا بە دەستنووس پێڕستێکی بۆ هەموو دەستنووسەکان داناوە بڕیارەما من بێم ئەو دەستنووسان ئەو پێڕستەی مامۆستا شێخ محەممەدی خاڵ کە لە گۆڤاری کۆڕی زانیاری کووردایە ئەو سجیل و تۆماری مامۆستا جەزا لە کتێبخانەی ئەوقافایە ئەو سجیلەی مامۆستا کۆچەر ئەو لیستی جەردەی کە دەستنووسەکانی تیاکڕاوەوە ئەمانم لای خۆ مەڵگرت کەی زمینە سازی بکەم بوومە مامۆستا لە خوڕما دوجار لە خوێندکاری ماستەر لە بەغا وەرگیرام دەی مایەوە بەڵام هەر عینەکە لە دەروون مابوو ڕاستەکەی بابەتی سەردەمی کۆڕۆناکە کە لە ماڵەوە ماینەوە ئەو فترە زەمەنیە کە چوونە دەرەوەمان نەبوو دەستم کرد بەم ئیشە 4 مانگی ڕێکم پێچوو لەسەری بڵێ چۆن شێخ محەممەدی خاڵ 10 سەعاتی بۆ تەرخان کرد ئەوەندەم بۆ تەرخانە کرد کاتێکی بۆ من زۆر مای چێژ بوو چونکە ئەو فترەیە خۆتە زانی خەڵکان سەرخاڵ بوون بەوەی کە ئەمڕۆ داتای ئەوەندە کەس تیاچوون ئەوەندە مردن من خەریکی ئەم دەستنووسانم ئەوەی کە خەریکی دەستنووس ئەزانی ئەگەرێتەوە بۆ چەند ساڵ 700 ساڵ پێش خۆی یعنی ئەم دەستنووسە کابرا ئەڵێ من ئەمڕۆم دەستنووسەم نووسیەوە لەبەر تیشکی مانگا لە فڵانە دێ لە فڵانە مزگەوت نەدێکە ماوە نە مزگەوتەکە ماوە نە کەسایەتێکە ماوە تێکەڵەبووی بە ڕۆحی زانایان ئەو سەردەمە ئیتر بابەتی کۆڕۆنا تەئسیری لە من نەئەکرد ئەم پێڕستم ئەو کاتە داناوە دکتۆر عەدنان لە تاوی ئەم دەستنووسانەیە کەم دەستنووسە زۆر جێگەی بایەخ بوو بۆت کە هەم چیرۆکەکەی هەم لە کاتی خوێندنەوە ئێستاش لە بیری تۆیان ماوەتەوە واتە کەم لە نامەکان کەم لە دەستنووسەکان زۆر تایبەت
بوو شتێکی جیاواز بوو لەوانی طبعا کوردەکان هەزەکەم بێشتی پێ بڵم ئێمە دەستنووس بریتە لە دەقی مەتنەکە من دیزاینەکەشیم دروست کردەوە مستەرەیەکی پێڵێن لە ناوەڕاستە مەتنی پێڵێن ئەوەی پەراوێزەکە پێڵێن حاشیە لكل حاشیة حکایە هیچ پەراوێزێک نییە حکایەتێکی لە پشتەوە نەبێ هەموو ئەو زانا کوردانی ئەو زانا بیرمەندانی خۆمان قەدیم کەم دەستنووسانیان نووسیوەتەوە وەکو ئێسەنێ بۆ داخی گران کە من بەڕاستی تا مردن هەمومان قەرزاری ئەم زاتە مەزنانین کە من ئێستا بۆم ژیاننامەی کەسایەتێکی وەکو شێخ محەممەدی خاڵەوە بۆ پێڕستەکەشی زۆر کەڵکم لە خاڵ خۆی کرد چکە خۆی ژیاننامەی خۆی نووسیوەتەوە داخی گران ئێستا بڕۆ کەسایەتی گەورەمانەیە لە سەردەمی خاڵە چەندینی وەکو ئەو هەبوون بەڵام ژیاننامەی خۆیان تۆمار نەکرد ناویان کوێر بوویەوە نەما خۆسەم کەسایەتەکانمان کەسایەتە دیارەکانمان ئەو هەلانیانە قوزەوە حەدی ئەقل بتوانن لایەنی گرنگی ژیانی خۆیان تۆمارکردن بۆی کە ئەمڕۆ ئێمەمانان لێکۆڵین لە سەرکەین ئیسفادەی لێ بکەین ئەو دەستنووسانە زۆرێکیان ئەوەی کە دەستنووسی نووسیوەتەوە مێژونووسێک نەبووە لە دەسەڵات بترسێ زانیاریەکان ئاوەژوو بکاتەوە ئەوەی کە دەستنووسی نووسیوەتەوە بۆ خۆی نووسیوە بۆیە ئەگەر ڕووداوێک ڕوویدا بێت بە ڕاستگویانە تۆماری کردووە من ئەمڕۆ لە قەڵاچوالان بابەتێک ڕوویە لەبەر ئەو حاڵەتەی خۆم ڕام کرد بەجێمە شوم بۆ 1000 مرد کەمە شەخ معرفی نودەیەکێک لە بابەتانەیە ئەم دەستنووسانە پڕیەتی لەم داستانانە کە مێژووی ئێمە تۆمارن لە پەراوێزی ئەم دەستنووسانەیە کە ئەتوانین ئەمڕۆ ئێمە زۆر ئیسفادەیان لە بکەین بە تایبەت بەشی شوێنەوارەوە بەشی مێژوو و دوجاریش بەشی کوردی کە ئەم زاتە مەزنانە بەدەر لەوەی کە هەمویان شاعیر بوون و لە دیوانەکانیانە بە زمانی فارسی و عەرەبی و تورکی شعریان نووسیوە بەڕاستی خزمەتێکی گەورەشیان بە فەرهەنگی کوردی کرد کە یەکێک لەوانە مەرحومی شێخ محەممەدی خاڵە کە ئەمڕۆ بەڕاستی بەشی کوردی قەرزاری ئەم زاتە مەزنن کە ئەو فەرهەنگەی داناوە بەڕاستی بۆ زبانی کوردی ئەوەی کە زۆر لەلام ئەم وێنەیە باست کرد بەڵام چۆن دەستت کەوت نزیکی 80 وێنەیە من لە ڕێی بنکەی ژینەوە کە بەڕاستی ئێستا بنکەی ژین تاکە شوێنێکە کە ئەو شوێنانی تیا پارێزراوە تەواو بنکەی ژین تەواوی کتێبەکانی و جلو بەرگی و ئەوانی کە لە پاش ماوەی شێخ محەممەدی خاڵ بە ڕەحمەت بێماوەتۆ لە بنکەی ژینن بەڵام دەستنووسەکانی کە 600 و سەر و 600 نزیکە بێتەوە لە 700 هەمویان ئێستا لە کتێبخانەی ئەوقاف پارێزراون و خۆشبەختانە لیژنەیەکی پسپۆری بۆ بەکار تەشکیل کراوەکە کێوماڵی دەستنووسەکانەکەنەوە زۆر باشە دکتۆرگیان لە دوای شێخ محەممەدی خاڵەوە کەسایەتی تر هەیە کە ئەوە خەمخۆر بیت بۆ کۆکردنەوەی دەستنووسەکانی یاخود لێرەوە من حەزەکەم یەکشت پێ بڵێم ڕێکخراوی زانست ئەرکێکی گەورەی گرتوتە ئەستۆ کە من لێرەوە دەستخۆشییان لێ ئەەکەم حەزەکەم ئاماژە بەوە بم لیژنەیەکیان پێگەێناوە تا بەرگی 2-3 من ئەندام بمتیایە ئەنسیکلۆپیدیای کورد و کوردستان ئەم ئەنسیکلۆپیدیایە چییە لە ئەلفەوە هەتایە لە بۆرمونە لە ئەلفا چیشتی کوردەواری هەیە لە کەسایەتیەکان لە یاریە قەدیمەکان لە شوێنەوارە شوێنەکان کەسایەتی زۆرمان کۆ کردوێتەوە پشتیوان بەخوا یەک بە یەک و دوو یان خێنە ئەو ئەنسیکلۆپیدیایەوە تا ئێستا چوار بەرگی لە چاپ کراوە و ئەم پرۆژەیە بەردەوامیشە بێت سوپاس بۆ بەڕێز دکتۆر عەدنان هەورامی نووسەر کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بووی دووبارە بەخێر بێ لەشی ئێوەش سپاس بۆ تۆ